بەیانیتان باش بەڕێزان ئامادەبانی کۆڕبەندی هەولێر بەخێر بێن بۆ دووەمین کۆڕبەندی ساڵانەی ناوەندی لێکۆڵینەوەی ڕووداو. گومانم نییە لەوەی کە بەشداری ئێوە لە گفتوگۆ و باسەکانی کۆڕبەندەکەمان زۆر تێرتر و دەوڵەمەندترەکات. کۆڕبەندی هەولێر لە دوێنەوە دەستی پێکردووە لەگەڵ هاوکاران و هاوبەشەکانمان لە ناوەندە لێکۆڵینەوە ناوچەیی و جیهانیەکان لە چوارچێوەی تێمای سەرەکی کۆڕبەندەکەدا 6 بابەتی جیاوازمان لەو مێزگردانە تاوتوێ کردووە کە پێشتر بە ڕێسایی چاتم هاوس لەسەری ڕێکەوت بووین. لە ماوەی ئەم دوو ڕۆژەی داهاتووشدا وەکو کاکبێسون باسی کرد بە پانێل و گفتوگۆکراوەکانەوە درێژە ئەدەین بە باسەکانی کۆڕبەندەکەمان. بەر لەوەی کە درێژە بە باسەکە بدەم دەمەوێت بەڕێزەوە ساڵڕۆژی کۆچی دوایی مەلا مستەفای بارزانی سەرکردەی نەتەوەی نیشتیمانی کوردووە بیر بهێنمەوە کە هاوکاتە لەگەڵ دووەم ڕۆژی کۆڕبەندی هەولێر. پێم وایە ئامانجی سەرەکی ئەم کۆڕبەندەی ئێمە کە زیادکردنی دەرگای دیالۆگ و گفتوگۆیە لەم ناوچەیەدا بە ئاراستەی ئەو ڕێباز و دۆزەدایە کە بارزانی نەمر کاری بۆ کردووە. تێمای سەرەکی کۆڕبەندی ساڵانەی ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و خاڵەکانی وەرچەرخان و داهاتووی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. هەولێر بە درێژایی هەزاران ساڵی مێژووی خۆی شایانی چەندین گۆڕان و خاڵی وەرچەرخانی گرنگی ئەم ناوچەیە بووە. بێجگەلەوە لەبەر فرەیی و هەبوونی پێکاتەیەکی جیاواز دەتوانێت یەکێک لە گونجاوترین شوێنەکانی ئەم ناوچەیە بێت بۆ ئەوی کە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لی کۆ ببنەوە. هەولێر وەک کۆنترین شاری کوردستان هەر لە دێرزەمانەوە شوێنی کۆبوونەوەی نەتەوە و ئاینە جۆراوجۆرەکان بۆ و لەو ڕوانگەیەشەوە لە ڕۆژهەڵاتێکی نێوەڕاستی بچکۆلانە ئەچێت بەڵام بە پێکەوە ژیانێکی ئاشتیانە. کۆڕبەندی هەولێری 2023 هەنگاوێکی پتەوە بە ئامانجی دامەزراوەیی کردنی گفتوگویەکی ساڵانە لەم ناوچەیە بەگشتی بە تایبەت لە ڕۆژاوای ئاسیا. بۆیە دەرگای دیالۆگ و گفتوگۆی زیاتر لە ڕێی کۆڕبەندی هەولێرەوە هەم کوردستان هەم عێراقیش بەهێزترەکات. ئێمە خەیاڵێکمان هەیە بۆی کە کۆڕبەندی هەولێر ببێتە شوێنی دەربڕینی هەموو دید و بۆچوونە جیاوازەکان. سەرنجام هەر دید و ئاین و نەتەوەیەکمان هەبێت جۆغرافیا ناچاری کردوین کە پێکەوە بین وە گرنگیشە ئەو پێکەوە بوونەوەمان بە ئاشتی و بە هاوبەشی بێت. دەمانەوێت لە کۆڕبەندی هەولێردا ئەوە پیشان بدەین کە بێجگەل لە شەڕ و ئاژاوە ڕێگەیەکی باشتر بۆ پێکەوە بوون هەیە و ئەوەش بە دیالۆگی بەردەوام دابین نەکرێت. بۆیە کۆڕبەندی هەولێر شوێنی هەموو ئەوانەیە کە تەنانەت پێچەوانەی ئێمەش بیرەکەنەوە، شوێنی هەموو ئەوانەشە کە ئەمڕۆ لێرە نین و لەوانەیە ساڵانی داهاتوو لێرە بن. ئەم کۆڕبەندە لە کاتێکە ئاکرێت کە جیهان بەگشتی لە گۆڕانێکدایە و لەگەڵ خۆشیدا ئێرە واتە ڕۆژهەڵاتی نێوەڕاستیش بەرەو گۆڕانە بات. ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەری ململانێ گەورەکەی جیهان لە نێوان چین و ئەمریکا واروەها ململانەی رووسیا و ئەوروپا لەسەر ئەم ناوچەیەش زیاترە بێت و ئەمە وای کردووە کە سیاسەتی هاوپەیمانی و ڕکابەری لە نێو ئەکتەرەکانی ئەم ناوچەیەشدا بەرەو گۆڕانکاریێکی زیاتر بڕوات. زیاتر لە ساڵێکە بەسەر شەڕی ئۆکراینە تێپەڕێ و بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە لە مێژووی شەڕە گرنگەکانی ئەوروپا وەها دەرکەوتووە کە ئەم شەڕانە زوو ئەتوانن سروشتێکی جیهانی وەربگرن، نیگەرانیەکان سەبارەت بەوەی کە درێژەکێشانی شەڕی ئۆکراینە ئەتوانێت کاریگەریەکی زیاتر لەسەر ڕۆژهەڵاتی نێوەڕاستیش دابنێت زیاتر بوون. لە ماوەی 200 ساڵی ڕابردوودا ڕۆژاوا بە شێوەیەکی گشتی ئاراستەی بە سیستەمی جیهانیدا و ئێستاش ئەو پرسیاری کە لەسەر ئایندەی هێزداری ڕۆژئاوا لە دنیا دروست بووە بۆتە هۆکارێک بۆی کە بایەخی ئەم بابەتە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستیش زیاتر ببێت. ئەمە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش زۆر زیاتر پڕبایەخە لەبەرەوەی کە عێراق و هەرێمی کوردستانیش قۆناغێکی دوای دیکتاتۆریان بە هاوکاری ڕۆژاوا تێپەڕ کردووە. لە پانێڵێکی هاوبەشی ئەتلانتیک کەونسڵ لەگەڵ ناوەندی لێکۆڵینەوەی ڕوودا و هەروەها لە پانێلێکی پەیمانگای واشنگتنیشدا پرسەکانی پەیوەست بەم بابەتە تاوتوێ ئەکرێن و لە تەنیشت ئەوانەشدا باڵیۆزی رووسیا بۆ چوونی وڵاتەکەی خۆی بۆ ئێمە ئاشکرا ئەکات. بابەتێکی دیکەی گرنگ کە لە کۆڕبەندی هەولێرە تیشکی خراوەتە سەر ئاراستەی گۆڕانکاری نێوخۆی و دەرەکیەکانی وڵاتانی ڕۆژاوای ئاسیا بە تایبەتی تورکیا و ئێران و عێراق و سووریایە. کۆماری تورکیا لە 100 ساڵەی دامەزراندنی خۆیان بەرەو هەڵبژاردنێکی چارەنووس سازە ڕوات. ئەم هەڵبژاردنە ئەنجامەکەی هەر چۆنێک بێت دەتوانێت کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر هاوسنگەکانی هێز لەم منتیقەیە دابنێت. چی پارتی داد و گەشەپێدان لە دەسەڵاتە بمێنێتەوە و بەرەو دەیەی سێمی حکومداری خۆی بڕوات یان چی بە پێچەوانەوە ئەگەر ڕکابەرەکانی سەرکەوێت دیسان ئەمە ئەبێتە خاڵێکی وەرچەرخان بۆم ناوچەیە. دۆخی ناوخۆیی ئێران بە تایبەتی لە دوای خۆپشاندانەکانی ساڵی ڕابردوو هەروەها ڕۆڵی ئەو وڵاتە لە ناوچەکە و پەیوەندی دەرەکیەکانی تاران دیسان مژارێکە کە بەردەوام جێگەی سەرنجە و لە گۆڕاندایە.
پێ ئەچێت دۆخی سووریا دوای زیاتر لە یەک دەیە ناڕەزایی خۆپشاندان و شەڕی ناوخۆیی کە ڕەهەندێکی نێودەوڵەتیشی وەرگرتووە زیاتر لە هەموو شوێنێکی دیکەی ئەم ناوچەیە گرێدراوی ئەو هاوسەنگە هێزداریی جیهان بێت کە لە گۆڕانکاریدا باەخی عێراق وەکو وڵاتێک کە لە نێو جەمسەرە جیاوازیەکانی هێزدایە وای کردووە تاوەکو ڕووداوەکانی عێراق تەنها پەیوەندیدار نەبێت بە خودی عێراقەوە ئەم بابەتانەشمان هەمووی لەگەڵ ناوەندەکانی وەک ناوەندی لێکۆڵینەوەی ئیران لەگەڵ ناوەندی ئەمریکی بۆ لێکۆڵینەوەی لێڤانت ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەبارەی عێراق بە جۆرێک گەشە پێداوە کە بتوانین لێرە لە کۆڕبەندی هەولێر قسەیان لەسەر بکەین بابەتەکانی کۆڕبەندی هەولێر هەڵبەت تەنیا سیاسی و ئەمنیش نین و خاڵی دیکەی وەرچەندخان لەم ناوچەیەشن کە پێویستە گفتوگویان لەسەر بکرێت لە شوێنێکی وەک ڕۆژهەڵاتی نێوەڕاستە کە ڕێژەی گەشەکردنی دانیشتوانەکەی نزیکەی دوو ئەوەندەی گەشەکردنی دانیشتوانە لە باقی شوێنەکانی دیکەی جیهان ژنان و گەنجان خەریکە وەک داینامیکێکی گەورەی گۆڕانکاری دەرەکەونە پێش بۆیە کۆڕبەندی هەولێر بابەتی دیکەی جۆراوجۆری وەک ڕۆڵی ژنان لە گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتیەکان پرسی گەنجان پەروەردە وەرچەرخانی دیژیتاڵی ئازادی ئاینی و پرسەکانی مافی مرۆڤ و هەروەها بابەتەکانی پەیوەست بە وزەشی لە ئەجندای خۆی داناوە ئەمانەی وەکو تەونێک بە یەکتری بەستۆتەوە تاوەکو دیمەنێکی گشتی سەبارەت بە خاڵەکانی وەرچەرخان لەم ناوچەیە وێنا بکات بێگومان ئەمەشمان لەگەڵ هاوبەشەکانی دیکەمان وەک ویلسن سنتەر ناوەندی ئیتالی بۆ لێکۆڵینەوەی نێودەوڵەتی دامەزراوەی سید 5-1 لەبس و مێزگردی ئازادی ئاینی نێودەوڵەتی ڤیژن ئێجوکیشن کۆڕبەندی نەبە و ناوەندی لێکۆڵینەوەی تەقەدم و قەمەر ئێنەرژی هەوڵێکی چرماندا لەگەڵ ئەمانە تاوەکو بتوانین دەرفەتی ئەم گفتوگۆیی ئەمڕۆ بڕەخسەین لێرەدا لە کۆتایە ئەمەوێ بە پێویستی ئەزانم کە سوپاسێکی بێسنووری هەموو هاوبەشەکانی ناوەندی لێکۆڵینەوەی ڕووداو بکەم کە بە درێژایی نزیکەی 6 مانگی ڕابردوو لە گفتوگویەکی بەردەوام بوون لەگەڵمان تاوەکو کۆڕبەندی هەولێر سەر بخەین هەروەها جێی خۆیەتی سوپاسی سپۆنسەرەکانی کۆڕبەندی هەولێریش بکەم کە بەشێک لە ئەرکەکانیان سوک کردین و لە کۆتاییشە ئەمەوێ ئەوە بڵێم کە هاوکارانم لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕووداو لەگەڵ تیمێک لە خۆبەخشەکانی زانکۆی کوردستان هەولێر لە ماوەی ڕابردووە بە بێوچانی کاریان کرد تاوەکو ئەم کۆڕبەندە سەر بگرێت بێگومان شتێکی دیکە هەیە کە نامەوێت لە بیری بکەم ئەویش ئەوەیە کە پاڵپشتی هاوکارانی دیکەمان لە تۆڕی میدیای ڕووداو کە زۆربیان وەکو سەربازێکی ونن لە پشتی ئەم بابەتە بوون جێگای ڕێز و ستایشە و دەمەوێت سوپاسیان بکەم دووبارە بەخێربێن و بە هیوای کاتێکی پردەستکەوت بۆ هەموو لایەک لە هەولێری پایتەختی کوردستان دەستخۆش کاک زریان زۆر سوپاس کاک زریان لە ماوەی 6 مانگی ڕابردووە زۆر ماندوو بوو بە ئامادەکردنی ئەم کۆڕبەندەوە خۆی و تیمەکەی لە سنتەری لێکۆڵینەوەی ڕووداو و ئەمڕۆ بەرهەمی ئەوە ئەچنینەوە هەموو پێکەوە کە کۆمەڵێکی زۆر حەزەکەم پارتنەرەکان بێتە سەر شاشەکە ئەگەر هاوکارانم بتوانن ئەم شاشەی پشتی ئێمە The Wilson Center لێرەیە لەگەڵمان Middle East Institute پارتنەرمانە لە یەکێک لە پانێڵەکانە بەدەر لەو بەشێکی زۆر لە ناوەندە لێکۆڵینەوەکانی جیهان ئەوانەی تورکیا ئەوانەی ئەمریکا بەشدارن و ئەمە لە ڕاستیان نەک تەنیا بوارێکی زیاتر بۆ گفتوگۆ بۆ لێکتێگەیشت نەکاتەوە بەڵکو کاریگەریەکی زۆر گەورەش شێبێ لەو ڕێگەیە کە هەولێر و هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ بەرهەمهێنانی فکر و بۆ دیاریکردنی داهاتووی ناوچەکە ڕۆڵ ببینێ